لسر پیغمبر صلى الله عليه وسلم بو جنابتان عرزكم هيك وأشينا خزمت وتجوانكاني أمانة من بوشي أمسي كسم هالبجاردو برزا سي كسم هالبجاردوها كيكي كان أمريكية بيرياريكي أمريكية يكي كان بيرياريكي اسكتلندية يكي كان بيرياريكي فرنسية أمسي بيريارة لسي بي أي جوازة جياون هيچيان لقطاب خانكي أوي ترى وحتى متأثر نية بشيوازي بيد كردنوي أو بوشي أمسي كسم هالبجاردوها لبروي أمسي كسم حتى مردوش المسلمان نبون تا ئێمە بڵێن کەوتوونە تژێر کاریگەری عاتیفی بوون بەرامبەر بە کەسایەتی پێغەمبەر و ئیملاعاتی دینیەوە لەبەرەوە ئەم سێ کەسە هەتا وەفاتیشیان کردووە هەر بە مەسیحیەتی خۆیان مردوون و ئیعجاب و سەرسوڕمانیان بە کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وای لێ نەکردوون کە مسلمان بن کەواتە ئەوەی ئەمڕۆ لە دنیای ڕۆژاوا ئەگوزەرێ لە سوکایەتیکردن بە کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەلایەن هەندێک ڕۆژنامەنووسەوە کە ئەم ڕۆژنامەنووسانە ئەوەی کە بتوانین یعنی کەمتریشت دەربارەیان بڵین ئەوەی ئەمانە تێنەگەیشتون لە کەسایەتی پێغەمبەر و تەنها بۆ لایەنێکی ڕۆژنامەوانی ئەم سوکایەتی و کاریکاتێرانیان کردو بە پێغەمبەر ئەگینا ئەگەر هەر بگەڕاینایەتەوە لای بۆچوونی بیریارەکانی خۆیان پێم وانە بوو ئاوا بیرکەنەوە یەکێک لەو کەسایەتیانە بەڕێزان کەسایەتیەکی ئەمریکیە لەوانەیە زۆرتان ناوتان بیست بێ مایکل هارت پیاوێکە لەسەر 100 کەسایەتی مێژوویی نووسیوێتی کتێبێکی دەرکردووە ئەم پیاوێکە یەکەم گەردونناسە عالمێکی فەلەکی ئەمریکیە دووەم پیاوێکە لە هەرە ناودارانی جیهان لە فیزیای تەطبیقیە ئەم پیاوە لەسەر ئاستی ئەمریکا بیریارە و ئەم پیاوە بۆچوونەکانی زۆر ڕێزی لێ ئەگیرێ ئەم پیاوە کە کتێبەکەی نووسیوە کتێبی 100 کەسایەتی ناودار لە مێژووە تصورەکەن یەکەم کەسایەتی ئەم پیاوەکەی نووسیوە یەکەم کەسایەتی پێغەمبەری نووسیوە ئەی پێغەمبەرەکەی خۆی کە حەزرەتی مەسیحە سێم کەسایەتی مەسیحی نووسیوە ئەی موسا کە پێغەمبەری بەنو ئیسرائیل و جوولەکەیە چلەم کەسایەتی حەزرەتی موسای نووسیوە ئەم پیاوە پیاوێکی عیلمانیە واتە حتا نەکەوتۆتە ژێر کاریگەری ئاینی مەسیحیەتەکەی خۆی شێوە بۆ چونکە ئەگەر بکەوتایەتە ژێر کاریگەری لێکەوتە ئاینەکانی ئاینەکەی خۆیەوە ئەو کاتە ئەبوایە موسا و عیسا و ئەمانە و پێغەمبەرانی بەنو ئیسرائیل داود و زەکەریا و ئیبراهیم و ئەمانەی بهێنایە ئەم پیاوە ئەڵێ کە باس لە بۆچوونی خۆی ئەکا بەرامبەر بە پێغەمبەری ئیسلام ئەڵێ من بۆچی محەممەدم یەکەم کەس هێناوە لە کاتێکا کتێبەکەی ئەرستۆی تایە ئەفلاتۆنی تایە بوذای تایە کۆنفوشیۆسی تایە هێتلەری تایە وەکو عەرزم کردم سەرەڕای ئەوانە حەزرەتی مەسیحی تایە سەرەڕای ئەوانە حەزرەتی موسایشی تایە ئەم پیاوە تەسەورەکەن کتێبێک کە نزیکەی 570 لاپەڕەیە نرخی کتێبەکەی بە $15 بۆ 260 ملیۆن ئەمریکی نووسیوە چونکە ئەو کتێبە مایکل هارت بۆ ئێمەی نەنووسیوە نە بۆ کوردی نووسیوە نە بۆ ئەفریقیەکانی نووسیوە نە بۆ ئاسیاویەکانی ئەسڵن بۆ مسلمانانی نەنووسیوە تەسەورەکەن بۆچی مایکل هارت ئیستیفزازی سۆزی 260 ملیۆن ئەمریکی ئەکا دژ بەخۆی 6 ملیۆن جوولەکەی نشینی کە ئەمانە هاونیشتیمانی ئەمریکین تەسەورەکەن بۆ ئیستیفزازیانەکە کە کەسایەتی محەممەد پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو کەسایەتی یەکەم باسەکە ئەم پیاوە کە باس لە بۆچوونی خۆیەکە دەربارەی پێغەمبەر صلی الله عليه وسلم من حەزەکەم دەقی قسەکانی خۆیانتان بۆ نەقڵەکەم بەبێ دەستکاری بۆ ئەوەی کە من نەتوانم دەستکاری بکەم طبعا كتابك كترجمة كلا أبو عربي قال إن اختياري لمحمد ليقود قائمة أكثر الأشخاص العالم تأثيرا في البشرية قد يدهش بعض القراء قال حال بجاردني من بو كسايتي محمد بو أوي كم كسبك كاري قريتين كسايتيا لم يجوي مروفايتيا لواني جيسر صرمان ببلاين عندي خوين روا وقد يعترض عليه البعض لواني عندك أزرقنيش لي بقرن ولكنه كان بلا محمد الرجل الوحيد في التاريخ قال كم كسايتيا لم يجوها الذي حقق نجاحا بارزا كسركوتنيكي برشاوي بينيوة في كل من المستوى الديني والدنيوي كلاسن هردو آسي ديني ودنيوي محمد سركوتنيكي برشاوي بدسيناوة قال بوشي مسيح من كسايتي سيما نسيوة قال شنك حزرتي مسيح لهر بستحوت سفركي إنجيلا يكيكي كلميكي حزرتي مسيحي ثانية لدواين لاوچوني مسيح نسراوة إنجيل كان كواتا أويك لإنجيل كان هي مالنية لسر حزرتي مسيح وإنما حواري كان مسيح
یا حتا هەندێک لەوانی کە حەواریش نەبوون بۆ نمونە لۆقا کە یەکێک نییە لە حەواریەکانی حەزرەتی مەسیح ئینجیلی لۆقا ئەو نووسیوێتەوە یا ئینجیلی مەتا یا ئینجیلی مەرقۆس یا ئینجیلەکانی تر ئەمانە حەزرەتی مەسیح نەینووسینەتەوە کەواتە ئەڵێ من ناتوانم کەسایەتی مەسیح وەکو یەکەم کەسایەتی سیر بکەم لە کاتێکا من نووسراوەکان یا وتارەکانی حەزرەتی مەسیحم بە چاوی خۆم نەبینیوە. دوای ئەوە دێتە سەر ئەوەی ئەم پیاوە ئەڵێ محەممەد بۆچی یەکەم کەسایەتی بێ؟ ئەڵێ ئەم پیاوە لم يقم هذا الرجل بإحاطة نفسه داخل إطار من الأقوال والصفات الفعلية ولكنه تفرد مع ما نطق عليه الإخلاص. قال أم بياوا كسايتي خوي نكردو بكسايتي كي ناو دارو برشنگدار مقدس به. قال نا أم بياوا بنمونا أروات ناو سيري بيغمبر صلى الله عليه وسلم ما يكرت هات نمونا دينتوا. قال بنمونا كاتك كركي إبراهيم كركي ماريي قبطي آخر كري بيغمبر صلى الله عليه وسلم. قال كاتي إبراهيم لجيان الله يا أبو خلق وایان زانی کە ڕۆژ گیرە خەڵک وایان زانی لەبەر مردن و گیانەڵابوونی کوڕەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمی إن الشمس والقمر لا ينكسفان لموت أحد ولا لحياتهما ولكنهما آيتان من آيات الله فەرمی مانگ و خۆر بۆ ژیان و مردنی هیچ کەسێک ناگیرێن بەڵام ئەمانە دوو بەڵگەن لە بەڵگەکانی دەسەڵاتی خوا. مایکل هارت ئەڵێ ئەگەر محەممەد کەسێکی هەلپەرست بوایە ئەیگوت ئەوەی ئێوە قەناعەتتان پێیەتی کە فعلا ئەمانە لەبەر مردنی کوڕەکەی من گیراون فعلا وایە. ئەڵێ پێغەمبەری خوا ئینکاری کرد کەواتە نەیویست کەسێکی مقدس بێت لەناو هاوڵەکانیە نەیویست ئیدعای بە شتەیەکی باتیل بکە. ئەفەرمێ ئەم پیاوە گەورەی ئەم پیاوە وابوو بە سەحابەکانی ئەفەرموو حتا لە ئاخری ژیانیا ئەیفەرموو لا تتخذوا قبري وثنا لا تتخذوا قبري عيدا لعن الله اليهود والنصارى الذين اتخذوا قبور أنبيائهم مساجد. أي كس قبركم نكا بنزرقا كس قبركم نكا بشويني سردانو طارانوا أي فرمو لعنتي خوال جولكو لمسيحي كان كقبري بيغمبر كان يان كردو بمعبد وبمزقوت وأشن ايان برستنو ليانا بارينوا. مايكل هارت أولي بويا أم بياوا لو بياوانا نبو بيغمبر صلى الله عليه وسلم لقرآن كي خويا باسي جنيكي جولكا لهمو مجنة مسلمان كان زياتركا قرآن كي محمد صلى الله عليه وسلم زياتر لسي جار ناوي مريم أباك جنيكي جولكي ودايكي حزرتي مسيحة زياتر لناوي خوي ناوي عيسى لقرآن كي خويا توماركا بوشي كاتم كسني يستوى كسيكي عظيم بلن أمريكا كردوتي بو كسايتي خوي نكردو مايكل هارت طلع من بوي محمد معجبم كمحمد نيستوى لسر أساسي دينكي بيجيكي كوملايتي بو خوي دروسكا كواتا نصي قسكي وآله خالكي كمايكل هارت معجبة ببيغمبرتها صلى الله عليه وسلم أويا على أم بيغمبريكي مسالم بوا بيغمبريك بوا رسالكي بو دنيا بوا رسالكي قورك نبو لناو خلقانيك لناو كوملانيكي ترى